هەرچەندە سەرەتا بڕیارێکی گران بوو بەلایەنەوە، بەڵام دوجار بڕیاری باڵاپۆشیاندا و ئێستا لە ڕووی دەرونیەوە ئاسوودەن. ژمارەیەک لە کچانی تازە پێگەیشت و لە ڕێگەی پرۆژەی سیمبۆلی نورەوە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا بڕیاری باڵاپۆشیاندا. بێگومان وەکو هەر کچێکی تریانی سەرەتا کە هەر بڕیارێک ئەیات بۆی قورس ئەبێ ئەمیژێک بوو لەو بڕیارانەی کە زۆر قورس بوو لە ژیان مایام. بێگومان بە هاوکاری ماڵەوەمان خێزانەکەم دایک و باوکم کە ئەلحەمدولیلا پشتگیریکی زۆر باشیان کردم. یەکەم شت ئەوە هیچ کە خی گەورە هیدایەت هەیە بۆ ئەوە، بەڵام دایک و باوکم هاندێرێکی زۆر باشم بوون کە ئەلحەمدولیلا تاماوم قەرزاریانم. و هەروەها بە هاوکاری پرۆژەی سمبولی نور کە ئەوانیش زۆر سپاسیان ئەەکەم ئینشاءڵڵا خی گەورە بۆ هەمومانی بهێڵێت. بڕیاری بوون بە باڵاپۆشیمدا. من لە ڕێگەی ڕێکخراوی سمبولی نووری ڕێکخراوی قوتابیانەوە بووم بە باڵاپۆش. ماوەی 2 هەفتەیە بوومەتە باڵاپۆش. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە، لە خۆتۆ دڵت هەست بە ئارامیەک ئەکا، هەست ئەەکەی کە وەک چۆن بڵێ ئەو لەچکە پشت و پەنایەکە بۆت قڵغانێکە لە پشتە. من داوا لە کچانەکەم کە ئەها تۆزە قەلەقیان هەیە، قەلەقی لە لەچکردن، ڕاستە حەزیان لێتی، بەڵام هەستەکەن قەلەقن لە لەچکردن. سوپاس یەکجار تاقی بکەنەوە، یەکجار بۆ ماوەی 1 ڕۆژ تاقی بکەنەوە زۆر باش ئەبێت. و بەڕای خۆم ئەگەر لە چ بکەیت وەک چۆن بڵێ داپۆشایەک ئەبی، خی گەورە قەڵغانێکە بۆ دایانێک کە دوور ئەبی لە دوژمنەکانت. پرۆژەی سیمبۆلی نور بەردەوام کار لەسەر ئەو ئافرەتانە دەکات کە بەنیازن ببن بە باڵاپۆش. کار ئاسانیان بۆ دەکات و دەبێتە هاوکاریان تا ڕێچکەی دروستی ژیانیان بدۆزنەوە. بەرپرسی پرۆژەکە دەڵێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 250 ئافرەت بڕیاری باڵاپۆشیان داوە و ڕێژەکەش لە فراوانبووندایە. بۆ ئەم ساڵیش بڕیاریان داوە چەند چالاکیەک لە ساڵیادی باڵاپۆشیدا لە تەواوی پارێزگاکان ئەنجام بدەن. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان ئەم ساڵ ئەمە 13مین ساڵەکە پرۆژەی سمبولی نورمان ڕاگەاندووە. لەم ڕۆژە بۆ هەفتەیەک بڕیارمان داوە کار و چالاکیەکانمانی تیا بکەین کە هەمووی دەربارەی باڵاپۆشیە. کۆمەڵێک تەورمانەیە، ئێمە لە سبەینەوە لە سەر جەمناوەندەکان چالاکیەکانمان دەست پێەکە. یەکەم تەورمان ئەوەیە کە لەچک و شیرینی و نامیلکێکی تایبەت کە خۆمان دروستمان کردووە سەبارەت بە فەلسەفەی باڵاپۆشی لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی شەرعەوە بۆچی ئەبێ ئافرەت باڵاپۆشی بکە، هەموو ئەوانەمان تیا باس کردووە. لەسەر جەمناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگاکانە بە ستاف و بە گروپ دەرەچن و ئەیدەن بە خانمانی ناباڵاپۆش و گوڵیش بەسەر خانمانی باڵاپۆشە تەوزیعەکەین. و هەروەها لە هەندێک ناوەند پێشبڕکێمان هەیە سەبارەت بە کتێبی باڵاپۆشی ئەوانە پێشبڕکێکرێ و لە هەندێک ناوەند پانێڵ و سیمینار و شتی جۆراوجۆرمان هەیە، بەس بەعام ئەوانە بۆ سەر عامی ناوەندەکانن. ئەوانەی بڕیاری باڵاپۆشی دەدەن ڕەزامەندی خودای گەورە بەدەست دەهێن و لە لای خەڵک و خوددا ڕێزلێگیراوتر دەبن. داوا لەوانەش دەکرێت کە تا ئێستا ئەو بڕیاریان نەداوە و خۆیان یەکلایی نەکردوتەوە دەرونی خۆیان ئاسوودە بکەن، چونکە ئاسوودەیی لە پەیڕەوکردنی بەرنامە و ئاینی پیرۆزی ئیسلامدایە. ئەمە لێرەوە بڵێن باڵاپۆشی بەڕاستی هێمایەکە بۆ ڕزگاربوونی ئافرەت و بۆ پاراستنی شکۆی ئافرەت و بۆ سەلامەتی ئافرەت. خی پەروەردگار کە ئافرەتی بە جوانی و ناسکی دروست کردووە بە بێ حکمەتیش واجبی نەکردووە کە باڵاپۆشی بکە. باڵاپۆشی مطمئینی دنیای لەگەڵدایە و ئینشاءڵڵا دڵ ئارامی مطمئینی ڕۆژی دوایشی بەدوادادێ و پاراستنی لە ئاگری دۆز. بڕیارە سبەی لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان پرۆژەی سیمبۆلی نور و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە شەقامەکاندا نامیلکە و گوڵ و لەچک بەسەر کچان و ئافرەتاندا دابەش بکەن و هانیان بدەن بۆ باڵاپۆشی و لە ناوەندەکانی ڕێکخراوەکەش بەم بۆنەوە چەندین سیمینار بڕیارە بەڕێوە بچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.